کۆبوونەوە گشتیەکان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنفرانسە ناوچەیەکانی کۆمەڵی ئیسلامی درێژەی هەیە و لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە لە شارۆچکەی پیرەمەگرون هەردوو ئەنجومەنی 21 برایان و 22 خوشکانی بەسەر کردەوە و دەنگدانیان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنفرانسە ناوچەیەکان ئەنجامدا. ئێمە وەکو ئەنجومەنی 21 برایان و 22 خوشکان ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی کۆبوونەوەی گشتی بۆ کۆنفرانسی مەڵبەندەکان. ئەلحەمدولیلا برایانێکی زۆر ئامادە بوون بە خوشکانیش بەدەم بانگەوازەکەەوە هاتوون. ئەلحەمدولیلا وڵا ئەلحەمدولیلا عنی خەڵکی پیرەمەگرون خەڵکێکی دڵسۆزە بە ئیسلام. ئەلحەمدولیلا خەڵکێکە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە ئاشنایە، ئەندامەکانیشمان چالاکن لەخوا بەزیابێ. ئەلحەمدولیلا هەمویان بەدەنگمانەوە دێن و سوپاسیانەکەن. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دەڵێت هاوشێوەی مەڵبەند و ناوچەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی لە شارۆچکەی پیرەمەگرونیش پێشوازی گەرمیان لێکرا و بەدەمەوە هاتنی ئەندامان بۆ هەڵبژاردننی کاندیدەکانیان بەم ڕێژە زۆرە جێگەی دڵخۆشی بووە و لەگەڵ ئەوەشدا ڕای دەگەێنن نزیک بوونەتەوە لە کۆتایی هاتنی کۆبوونەوە گشتیەکان. ئێمە لیژنەی باڵا لە کۆتا ڕۆژەکانی مەڵبەندی سلێمانین و لە کۆتا ئۆرگانەکانیش دەین. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ شارۆچکەی پیرەمەگرونی خۆشەویست بۆ بەسەرکردنەوەی هەردوو ئەنجومەنی 21 و 22 خوشکان و برایان. بەدەمەوە هاتنی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە پیرەمەگرونیش هەر خۆیان ئاسایی کۆمەڵ ئاساوەکو بەدەمەوەتنی ئەندامانی ئۆرگانەکانی دیکە بوو گەرمەگوڕی زۆر بەری دەکرا کەەوەش خۆشحاڵی بوو بۆ ئێمە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ئەنجامدانی کۆبوونەوە گشتیەکان پێش کۆنفرانسەکانی ئامانجێتی کە تەواوی ئەندامانی بەشداری پێ بکات لە کۆبوونەوە گشتی و ناوچەیەکاندا تا گوێ لە داواکاری و پێشنیارەکانیان بگرێت و سەرجەم ئەندامان بتوانن نوێنەرەکانی خۆیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان دیاری بکەن.